pan must be very hot. So name one. So you can just only put tofu. Hello everybody, my name is เกียรติคุณชาติประเสริฐ I'm ambassador of Thailand to Sweden. We bring all the best thing about Thailand here in Stockholm today because we have a lot of Thai people here in Sweden and also a lot of Swedish tourists going to Thailand. So our country are really close, our people are really close. That's why we like to promote more about Thailand to our Swedish friends. Kjell Bergqvist är från Sverige och är skådespelare. Men jag har också hus i Thailand. Jag tillbringar en tredjedel av året i Thailand och jag är god vän med ambassadören här som ni pratade med förut. Och vi har en del projekt i Thailand, jag och min fru. Gratis simskolor för thailändska barn och lite annat. Ett barnhem på Phuket som vi är med och försörjer. Och idag är jag hitbjuden för att äta god mat och umgås lite med mina thailändska vänner. Here you go. What do you think? there we go. Finished pad thai. One of these noodles. ئێمە نزیکەی 6 ساڵە لەم پیشەیەدا کار دەکەین. ئیشمان ماتۆر فرۆشتن و غەرازی ماتۆر فرۆشتنە. ماتۆر دێنین لە سینەوە لێرە دەیفرۆشین. وەستامان هەیە دەیڤەستێت. ئەوەی گرنگە ماتۆر چەند ناوێکی هەیە. یەکێک لەو نەوانە ماتۆری ئارەبانەی سێتایەیە. ئەم ناوایە زیاتر ئەوە پیشەوەرەکان بەکارهێنن. ئەوانەی مەخزەنیان هەیە یاخود ئەوانەی حەماڵی باری پێدەگواستنەوە. ئەوان زۆر بەکاری دەهێنن. لەگەڵ ئەوەشە ئێمە کە ماتۆرەکە دەفرۆشین خەرازەکانشی دەفرۆش. ماتۆری ئێرانی خۆ هەر لە وڵاتی سین دروستەکرێت لەبەر ئەوەی لە وڵاتی ئێران زۆر لە ماتۆرە هەیە پێ دەڵێن ماتۆری ئێرانی. زۆر وڵاتەکان پشگیریەکەن پشگیری بازرگانەکانن تا لە وڵاتەکانە باڵێن بڵاو بێتەوە. ئەوش ماتۆری شەحنی کارەبای پێڵێن. ئەم ماتۆرانەیە لەبەرەوەی هاوڕێژینگە لە وڵاتانی تر پێڵێن هاوڕێژینگە. من بەباشم زانی کەم هەنگاوە بنم تاوەکو پێویستە کە بەرهەمی سیرامی کاری هونەری سیرامی بێتە شوێنە گشتەکانەوە بەرێکەوتنی هەبێ لەگەڵ هەموو خەڵکیشی ئاسایی نەک تەنها لەگەڵ هونەرمەندانە. بەگشتی کارەکەی من خۆی لە 8 پارچە بینێتەوانە کە هەر پارچەیەکی بەتەنیا یاخودەت کوتێکی کاریشی تەواو و گزارشتی خۆی هەیە و هەر هەشتیشە بەیەکەوە یەک کاری هونەری تەواو پێگەێنە. پێوانەی کارەکەشم پێوانەکەی لە 6 متر بە 2 مترونی واتە 2 متر و 50 سانتیمە. ئەم سیرامیکانە شتێکی زۆر سەرکەوتەوە بە تایبەتی لە شوێنە گشتیەکانە یاخود لە شوێنانەی کە پارکی جێگەی حانەوەی هاوڵاتیانە بەڕاستیشێکی زۆر جوانی کردووە. هیوادارم زیاتر ئەم کارە برێی پێ بدرێت و بۆ هونەرمەندان کاری زۆرتری بۆ بکەن.